من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بەڕێزان و خۆشەویستانی بەرنامەی بەخشین سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لەسەر بێت. پێخۆشحاڵین لەو ئەڵقەیەش لە بەرنامەی بەخشین بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیشتینەوە. ئێمە لە ناحیەی تەقتەقین سەر بە شارۆچکەی کۆیە، بۆیە ئێمە بۆ دابەشکردنی خواردن و ئازوقە و خۆراکەوە 100 کارتۆن لەخۆ دەگرێت بۆ دابەشکردنی بەسەر هەژاران و نەداران و کەم دەرامەتی ئەو دەفەرە. ئێوەی بەڕێزیش لەگەڵمان بن بۆ دابەشکردنی ئەو 100 کارتۆن ئازوقە و خواردن و خۆراکە. خۆش بی خوا خێرتان بنووسێ بەخێر بێن سەر چاو گەلە بەخێرە مەمنون. بۆ دەوڵەمەندەکان کە هاوکاری بەرنامەی بەخشین وەڵڵی پێم ئەوێ هاوکاریتان بکەن و ڕێمایتان بکەن و دەستخۆشیان لێ دەکەین. خێری و کەسانش بنووسێ کە ئەو پارە و هاوکاریە دەکەن بۆ ئەو ملەتە فەقیر و ڕەش و ڕووتە. وەڵڵی ئینشەڵڵا خوای گەورەوانەشم دەکاتە بەهەشتەوە، ئەوانەی ئەو خێرخوازانەی کە خەریکی ئەو ئیشەن و دەیکەن بۆ عالەم. لۆ خاتری ئەو خوای گەورە نەخوا خوا ڕزقتاندا عەمرتان درێژ کا لە نسیبەتی دنیا بە دوورتان کە. پاداشتان داتەوە خوای هەر بەردەوام بن خوایە. ئەرێ وەڵڵا کاتەشی گەلە چاک بوو. ئەرێ وەڵڵا عیبینێ لۆ ڕەمەزان پێ ڕاگەیشت. ڕەبی دوعای ئەوە دەکەم هەر دە بەردەوام بی خوایە. بخوا پاداشتیان بداتەوە خوایە. سپاسی بەرنامەی بەخشینەکەن خوایە هە زۆرە هەی بەدەرد و بەڕا بە دوو بن خوایە سەرکەوتوو بن. تووشی هیچ نەبن خوایە هە زۆریان هەبێ هە سەرکەون. وڵای ئەگەر زگان بە خەربوستێ و هاوکاری فەقیر بکەن و هەر بێم زەڕەت بن خوایە سەرکەون. ئەرە وەڵا خێتا بنووسێ خوایە دەد و بەڕا بە دوور بن. ئەو دەمەی دڵت لێوان لێوی خەما ئاسمان وەک جاران شیناییە گەورەکەی نامێنێ. ئاخرکێ حەزەکە لە بن ئاسمانێکی بێڕەنگی خۆڵەمێشیدا بژی. گەر لەم خاکە بارانی مەحەبەت و هاوکاری و دەستگیرۆیی هەژاران و نەداران نەبارێ، ئیدی چمانایەکەی بۆشیان ژیانێک کە ئەو شتانی تایەتی زۆر کات سەرچاوەیەک بۆ بەختەوەری مرۆڤ ناکاتەوە. ئێمە هەمومان مرۆڤین، بۆ دەبێ لە خەمی تێر و پڕی خۆمان دابین و هاو شێوەکانی خۆمان نێتەوە یاد. بۆ دەبێ بەکەم و کورتی ژیانی ئەوانی دی خەمبار و بە پۆشتە و خۆشگوزەرانیان دڵخۆش و شادومان نەبین. چۆن دەکرێ نیگاکانمان نەچنەوە سەر هیچ مرۆڤێکی بەشمەینەت و بەدبەخت و وامان لێبێ هەست بە هیچ ئازارێ، هیچ هاوارێ، بە هیچ گریانێ نەکەین. کەواتە وەرن با هەموو پێکەوە لەگەڵ یەکەم خەرمانەی مانگی پیرۆزی ڕەمەزاندا لە ڕێگەی بەرنامەی بەخشینەوە هەواری خاڵی و ماڵی چۆڵ و نیگای تاریک و خامۆشی هەژاران ڕۆشنکەینەوە و ویژدانمان ئاسوودە بکەین. بەرنامەی بەخشین وەک نەریتی ساڵانەی خۆی و بە هاوکاری خێرخوازانی دەستواڵا و دڵاوە پرۆژەیەکی گەورە ڕادەگەینێ کە بریتیە لە تۆی خێرخواز لەگەڵ ئێمە وەرە تا هەمومان پێکەوە پێکەنین و خەونی جوان بۆ ئەو بەندەرانە کێش بکەین کە زەمانێکە لە ژێر چەپۆکی بێمەروەتیدا دەگرین. با پێکەوە خەیاڵەکانیان بکەین بەڕاستی و
چیتر کۆترەکان جا ڕست نەبن لێمان و فەرمان بە گوڵەکان بکەین پێ بکەنن. من وەکو مامۆستایەکی ئاینی لە شارۆچکەی تەقتاق من ئاگداری فەقیر و هەژارەکانی ناو تەقتاقم وەو برایەنەش کەوا تەکلیفیان لە من کردوتیان ناوی هەندێک هەژارمان بدەیە کەوا مستحق بن بەوەی کەوا یارمەتی بدرێن. بەڕاستی وەکو ئێمە وەکو مامۆستای ئاینی ئێمە بەڕاستی معلوماتمان هەیە لە فەقیر و هەژاری ناو شارەکە و بە تایبەتی گەڕەکەی خۆمان. ئێمە هەندێک ناوماندایە ئەو برایەنە کەوا جەماعەتی بەرنامەی بەخشین کە هاتن و یارمەتی ئەو فەقیر هەژارانەدا ئێمە زۆر سوپاسیان دەکەین. خوا گەوری ئینشاڵڵا پاداشیان دەداتەوە نمونەشیان زۆر بێتن و فەقیر و هەژاریش خاستن کەوا بەرەو مانجی ڕەمەزان دەڕۆین زیاتر کە مانجی ڕەمەزان ئەوەندەی دڵیان بە ڕۆژوو خۆشە زیاتر دڵیان بەوە خۆشە کە فەقیر و هەژار لایەن لێ بکاتەوە یارمەتیان بداتن بەو مانگە بە مانگی ئەوە ئەزانکەوە ئەمان زیاتر یعنی تەشجیع ببن بۆ ئەوەی کە کەوا دوعا بۆ دەوڵەمەندەکان بکەن. دەوڵەمەندەکانیش خوا گەوری ئینشاڵڵا پاداشیان دەکەوا لە کەوا چاویان فەقیر و هەژار ئەبینێتن ئەوە ئەوانیش خوا گەورە سەرەت و سامانەکان دەپارێزێت بەهۆی دوعای ئەو فەقیر و هەژارانەوە. ئێمە زۆر سوپاسی ئێوەش دەکەین کەوا ئێوەش بە ئەو ئیشەوە هەستاون چونکە کارێکی گرنگە ئێوە فەقیر و هەژار لەگەڵ دەوڵەمەندا دەگەین بە یەکتری کە ئەمانە گەیشتم یەکتی کەواتە یەکتری بە ئاگا هاتن دەزانن مەعاناتی ئەو میلەتە چییە. ئێمە زۆر سوپاسی هەموو لایەکتان دەکەین خوا گەورە پاداش هەموو لایەکتان بداتەوە و نمونەتانیش زۆر بێتن ئینشاءڵڵا. خوا بەس دیادی کە خوایە خوا خێرتان بنووسێ خوایە هەر ساحێبش بن خوایە خوا پاداشتان بداتەوە لە مانگی ڕەمەزان خوایە خوا لە ئێمەتان نستێنێ و خوا گەورەترتان کات. دەستخۆشی لە ئەو برا بەڕێزانە خێرخوازانە دەوڵەمەندانەی کەوا بە بەردەوام لە بەخشیندانە خوای گەورە سەرکەوتویان بکە و خوای گەورە زیاتر سەخیان بکە. پەیام و یا قسەم بۆ دەوڵەمەندەکان بۆ ئەو کەسانەی کەوا بەخشینیان هەیە ئەگەر تەمەشایەکی ئەم شارۆچکەی ئێمە بکەن هەژارمان زۆرە و لە ڕۆژەش وەک ئەمڕۆ من ئامادەم لە بارەگای کۆمەڵی ئیسلامی ئەم هەموو هەژارە و بە پێی پێویست و بە پێی حەزمی خواردنەکە دابەش دەکرێت بەسەر ئەم هەژارانەدا چەند دڵخۆشن. خدای گەورە ئەو کەسانە دڵخۆش بکاکەوە هاوکاری بەرنامەی بەخشین دەکات و بە بەردەوام دەیەوێ ببەخشێت ماری خۆی ببەخشێت چونکە هەر کەسێک کەوا بەخشینی هەبێ و نەهز و فکرەی بەخشین بێ و نەفەقە بدات خوای گەورە تەعویزی بۆ دەکات و هەروەکو لە یەکێک لە ئاەتەکانی قورئانی خوای گەورە دەفەرمێ وما ئەنفەقتم من شيء فهو يخلفه ئەوم بەڵێنی خوایە و دەوڵەمەندەکان ئەی ئەو کەسانەی کەوا هەتانە ئەی ئەو کەسانەی کەوا سەخینە و دەتانەوێت ببەخشن خوای گەورە بەڵێنی داوە تۆ هەر بەخشینە دەکەی خوای گەورە لە جێی بەخشینەکە دەداتەوە. خدای میهرەبان پشتێکی زۆری بە تۆ بەخشیوە تۆ چ شتێک پێشکەش بە خودا ئەکەی هەموو ڕۆژ شتێک پێشکەش بە ئەو بکە ئەگەرچی بچووکیش بێ. ئێستا ئەوەی کە لە نێو گیرفانەکاندایە ئەوەی لە نێو مشتایە پێشکەش بێ باوک و هەژار و بێدەرەتانەکان بکە. بزانە کە ئەمەش جۆرێکە لە هاوڕێتی کردنی پێغەمبەر درود و سەلامی خوای لەسەر. تۆ بڕوانە نیگای حەسرەتاوی ئەم مناڵە هەژارانە نیگای پڕ لە بەراعەتی ئەم چاوەقەتی سماوانە بە فرمێسک چۆن بۆ ئاسۆکانە ڕوانن چۆن نیگای پڕ لە ماتەمی ئەندێشەیان بە هاوکاری و دەستگیرۆیی ئێوە سپاردووە. ئێوەیەک کە دڵتان هێندەی زەوی و ئاسمانەکان فراوانە و بە فرمێسکی ئەم چاوەقەتی سماوانە دڵی ئێوەش ئەنجنە بێ. بەرنامەی بەخشین لە کەناڵی ئاسمانی پەیام وەک چۆن هەمیشە ئەنوای بێنەوایان و مەوای ماندوانی ژیان بووە. سندوقێکی تایبەت بە مناڵانی بێباو
بۆ سەرپەرشتیکردنیان دادەمەزرێنێ. ئێوەی خۆشەویست و دڵاوە بە هاوکاریەکانتان ئەم پرۆژە پیرۆزە بگەێنە مەنزڵ و ببەخشن ئەگەرچی زۆر کەمیش بێ، چونکە بەدڵنیاییەوە لە نەبەخشین گەلێک باشترە. ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. دەستخۆشیمان بۆ بەرنامەی بەخشین هەیە کە ئەم ساڵ لە درێژەی پرۆژە و چالاکیەکانی کە بە بەردەوامی دابەشکردنی خۆراک بەسەر هەژاران و فەقیرانی شار و شارۆچکەکانی کوردستان بەردەوامە و ئەم ساڵیش لە درێژەی کار و چالاکیەکانیان شاری تەقتەقیان بەسەر کردەوە. ئێمە بە هاوکاری ئەنجومەنی تەقتەق هاوکاری نووسینگەی بەرنامەی بەخشینمان کردووە دابەشکردنی 100 کارتۆن لە خۆراک برنج و ڕون و شەکر بەسەر فەقیر و هەژاری شارەکەماندا دابەش دەکەین بە هاوکاری نووسینگەی بەخشین و داواکارین لە دەوڵەمەندان و لە خواپێداوان خوای گەورە بەرەکەت بخاتە ڕزقیانەوە، خوای گەورە بەرەکەت بخاتە ماڵ و سامانیانەوە کە هاوکاری بەرنامەی بەخشین دەکەن بۆ ئەوەی ئەم بەرنامەی بەردەوام بێ و درێژە بچێشێ و زیاتر خەڵکی هەژار و فەقیر بەسەر بکات. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0770 961 13 0770 961 35 0750 723 25 55. سەرەتا بەخێرەتی بەرنامەی بەخشین دەکەین و دەستخۆشیتانە دەکەین بەڕاستی لەو کات و ساتەی ئێستادا کەشتەشی گەلێک باش بلۆ خەڵکی تەقتەقرە بە کتایبەت ئەو کەسانی کەوا کەم دەرامەتن مە لێرەدا لە هەموو خەڵکی کوردستان دەکەین کەوانەی دەستڕۆیشتن کەوانەی دەوڵەمەندن بتوان هاوکاری ئەو بەرنامە وەک وەبی ئەو بەرنامەیە بەردەوام بی لە کارەکانی خۆی و ئێمە دووبارە بەخێرەتنی ئەو بەرنامەی جەنابتان دەکەین ئینشاڵڵا نمونەتەن هەر زۆر بی خوای گەورە ئەزرتان بدات و لە دنیا و لە قیامەت. بەرنامەی بەخشین دیارە لە ئەم ساڵە لە پێش ڕەمەزان هەستاوە بە تەوزیکردنی کۆمەڵە خۆراک بە سەر هەژاراندا لە سەرجەم شارەکانی کوردستان دەستی بەو پرۆژەیە کردووە. دارێمە ژۆک و تا ئەنجومەنی تەقتەق و نووسنگەی بەخشین لە تەقتەق هەستاوین لیژنەیەکمان دروست کردووە بۆ ئەو کارە سنزیگەی 100 ماڵ زیاترمان لە ماڵە هەژارەکان ئاگدار کردوێتەوە بۆی کە بێن ئەو خۆراکە وەرگن. خۆراکەش پێکاتوە لە کۆمەڵە شت پێکاتوە لە شەکر و ڕۆن و ئاوەتەماتە و کۆمەڵە شتی دیکەی پێداویستی خۆراکیە بەسەر ماڵە هەژارەکانە تەوزی ئەکرێت. بەڵێ وەڵاوەکو ئێمە لە ناو پرۆژەکەین و ئاگامان لە خەڵکی هەژار و لە وەزعیان هەیە. دیارە خەڵکێکی هەژاری زۆر هەیە لە کوردستان بەتایبەتیش ناحیەکەی خۆمان کە خەڵکێکی زۆر لێ ئێمە ناوێن لا ئێمە هەیە. ئەمە پەیامانەوەی بۆ دەوڵەمەندان بەڕاستی دەستی هاوکاری درێژ بکەن بۆ بەرنامەی بەخشین و بۆ ئەو هەژارانە چووکە بەڕاستی بەرنامی بەخشین جێگەی ئومێدی ئەو هەژارانەیە و ئەو هەژارانە پێویستیەکی زۆریان بە لایانی خۆراک و لایانی نیشتەجێبوون و هەموو شتانی کە پێویستن بۆ ژیان پێویستیان بێەوە و داوا لە دەوڵەمەندەکانەکەن دەستی یارمەتی درێژ بکەن بۆ بەرنامی بەخشین بەڵکو هاوکارێکی باشی ئەو هەژارانە بکرێن. بەڵێ بەڕێزان و خۆشەویستان، ئەوەی بینیتان ئەوە دوعا و نزا و پاڕانەوەی کەسانی هەژار و نەدار بوو بۆ ئێوەی دەوڵەمەند و خواپێدا و خێرخواز. ئەوەی بینیتان سوپاسکردنی ئێوەی بەڕێز بوو لەلایەن کەسانێک کەوە هاوکاری و کۆمەچەکانیان بەدەستکەوت. بەڕاستی دڵخۆشی ئەوان دڵخۆشی هەموو لایەکمانە. بۆیە بەڕاستی داواکارین لە دەوڵەمەندان و خواپێداوان و خێرخوازان زیاتر و زۆرتر هاوکاری بەرنامەی بەخشین بن بۆ ئەوەی کەوا بەڕاستی بەرنامەی بەخشینیش زیاتر دەستکراوە بێتن بۆ کۆکردنەوەی هەژاران و نەداران و گەیشتنیان بە دەوڵەمەندەکان و چۆن دەڵێ هاوکاریەکانیان بگەێنێتن بە دەستێکی ئەمین کەوا بەرنامەی بەخشینە ئەوانش بیدەن بە کەسانی هەژار و نەدار. بۆیە ئەوەی کەوە ئێوە بینیتان دابەشکردنی ئەو 100 کارتۆنە لە خواردن و ئازوقە و خۆراک بوو بەسەر دەڤەری تەقتەق کەوا کەسانێکی زۆری هەژار و نەدار و کەم دەرامەتی تێدا بوو. داواکارین لە ئێوەی
خێرخواز هێشتاش بەردەوام بن بۆ ئەوەی کەوا بەرنامەی بەخشین تێدا بەردەوام بێت بەخوای گەورەتان دەسپێرین خواتان لەگەڵ